کار هەیە و ئەوەی دەڵێن نییە درۆ دەکات. داهاتوو خۆت لە عێراق دەبینیت؟ کارتی دەنگدانەکەم بدەرێ 150,000 دەدەمێ. بەربژێرەکان دووبارەن بەدەگمان کەسی نوێ دێن بڕوانامیان نییە نازانێت بنووسێت و بخوێنێتەوە. سلااوتان لەبێت نازەنین گۆرانم ئەمڕۆ ئێمە لە کۆرنیشی ئەبووناسین لە بەغداد. با بزانین گەنجانی بەغداد چۆن بربژێری خۆیان هەڵدەبژێرن، چی لەبارەی هەڵبژاردننی پەرلەمانی عێراق دەزانن و دەیانەوێت 4 ساڵی ئایندا عێراق چۆن دەبینن. سلااوتان لەبێت ناوم باقر ناسرا دانیشتوی بەغدام لە ناوچەی شەعب. تەمەنە 21 ساڵە و ئەمە یەکەم جارە لە هەڵبژاردندا دەنگ دەدەم. باقر کەمێک باسی خۆتمان بۆ بکە چی کارێک دەکەیت چیت خوێندووە؟ من قوتابی پۆلی 12 زانستیم و لە هەمان کاتدا کار دەکەم. چ کارێک دەکەیت؟ چی کارێک دەکەم؟ شۆفێری بەڕادم لەگەڵ هەندێک کۆمپانیا کاوا دەگەینمە پارێزگاکان. ئەمە کارەکەمە. چۆن هاوسەنگی لە نێوان کار و خوێندنەکەت ڕادەگریت؟ دەوام و خوێندنم بەیانیانە و زانستی قورسە؟ بەڵێ زانستی قورسە بەڵێ. حەز دەکەی لە داهاتوو ببیت بە چی واتە لە داهاتوودا چی بخوێنیت؟ بەخوا پارێزەر. حەز دەکەی ببیت بە پارێزەر؟ بەڵێ. بۆچی حەز دەکەی ببیت بە پارێزەر؟ من حەزم لەو بوارەیە بواری پارێزەری بەهۆی ئەو کێشانەی کە دەیان بینین. هەندێک باسی هەلی کارم بۆ بکە لێرە لە بەغدا چۆنە؟ هەلی کار لە هەموو شوێنێک هەیە و ئیش هەیە. ئەو گەنجەی دەڵێ کار نییە درۆ دەکات. کار هەیە و ئەوەی دەڵێ نییە درۆ دەکات. بە بڕای تۆ بۆچی ڕاست ناکەن؟ کار هەیە. من یەکێکم لەو کەسانەی کە زیاتر لە 20 کارم کردووە. ماشەڵڵا لەم تەمەنەدا؟ بەڵێ لەم تەمەنەدا واتە چوومەتە نێو بواری زۆرەوە. واتە لێرە لە بەغدا ئەگەر گەنجێک هەوڵ بدات و بێوێت کارێکی دیاریکراوی دەست بکەوێت هەلی کار دەدۆزێتەوە. بەڵێ دەتوانێت. واتە هەلی کار زۆرە لە بەغدا. بەڵێ هەیە هەلی کاری زۆر هەیە. ئەو گەنجەی کە هەر دادەنیشێ بە دڵنیاییەوە کاری دەست ناکەوێت. ئەو دەیەوێت دابنیشێت و کار بێت بۆ لای. باشە تۆ بە دڵنیاییەوە هاوڕی هاوتەمەنی خۆت هەیە ئایا هەمویان کاریان هەیە؟ نیوەیان کاریان هەیە و نیوەیان دانیشتون. ئەوانەی دانیشتون باسێم شتانیان لەگەڵ ناکەیت؟ بەڵێ قسەیان لەگەڵ دەکەم پێیان دەڵێم ئێوە حەستان لە چ کارێکە؟ بەڵێ. چی دەڵێن؟ بۆ نمونە تۆ دەڵێ ئەوەی دەڵێ کار نییە ڕاست ناکات بە هاوڕەکانی شت هەمان شت دەڵێ یان نە؟ بەڵێ پێیان دەڵێم تۆ درۆ دەکەی کار هەیە بەڵام تۆ بۆی ناگەڕی هەر لە مۆبایلەکەتەوە دەتوانی کارێک بدۆزیتەوە. ئامۆژگاری چییە بۆ گەنجانی لە بەغدایان بەگشتی لە عێراق کاریان نییە؟ کاریان نییە کار بکەن. واتە تەمەنت دەڕوات ئەگەر ئێستا کار نەکەی کەی کار دەکەی؟ لە تەمەنی 30 یان 40 ساڵیدا کار دەکەی؟ دەبێت لە ئێستاوە خۆ دروست بکەیت بچیتە ئەو بوارەی دەتەوێت. کاری زۆر هەیە تەنیا خۆت بە پێشەوە بۆ ئەوەی لە تەمەنی 30 و 40 ساڵی ئیتر تۆ پشوو بدەیت و پارەکانت کارت بۆ بکەن. نەک تەمەنی 40 ساڵ بێت و کار بکەیت بۆ ئەوەی گەیشتیتە تەمەنی 40 ساڵی بە هەموو شتێک بگەیت. باشە تۆ داهاتوو خۆت لە بەغدا دەبینیت؟ بەخوای ڕاستیەکەی نەخێر. ئەگەر هەلی کار لە بەغدا زۆرە بۆچی داهاتوو خۆت لە بەغدا نابینیت؟ ئایا ئامانجەکانت لە دەرەوەی عێراقا یان تۆ هیچ هیوایەکت بە عێراق نییە کامیانە؟ ڕاستیەکەی هیچ هیوایەکەم بە عێراق نییە. بۆچی؟ وەڵڵا عێراق لە سەردەمی هەشتاکانەوە هیچ پێشکەوتنێکی تێدا نییە هیچ پێشکەوتنێک نییە. باقر دەزانیت مەبەستم لە پرسیارەکە چیە؟ تۆ زۆر گەشتبین بووی کە هەلی کار زۆرە لە عێراق و دۆزینەوەی کار ئاسانە ئەوەی دەڵێ کار نییە ڕاست ناکات. کەواتە بۆچی داهاتوو خۆت لە عێراق نابینیت؟ یعنی دەمەوێت ئەمەم بۆشی بکەیتەوە. واتە مەبەستم ئەوەیە دامەزراندن هیچ نییە. دامەزراندن لە عێراق نییە.
دەتوان بڵێ مەبەستت ئەوەیە وەک کار هەیە بەڵام وەک ئامانجێک کە ئێوە دەتانەوێت پێی بگەن ڕەنگە لە عێراقدا قورس بێت ئەمە مەبەستت بوویان شتێکی دیکە بەڵێ ئەمە مەبەستمە کەسێک کە دەیوێت بە ئامانجێک بگا سادەترین شت گەنجێک ئەگەر بێوێت ئۆتۆمبیلێک بکڕێ ناتوانێت دەبێت چەندین ساڵ کار بکە بەڵکو خۆی ئەمە بتوانێت سیارەیەک بکڕێ ئەمە مەبەستەکەمە بابینە سەر بابەتە سەرەکیەکەمان کە هەڵبژاردنە خۆت بە هەڵبژاردن ئامادە کردووە؟ بەڵێ یەکەم جارمە لە ژیانمدا دەنگ دەدەم واتە یەکەم جارە مافی دەنگدانم هەیە هەستت چۆنەکە بۆ یەکەم جار دەنگ دەدەیت؟ هەستم ڕاستی جارە هیچ بربژێرێکی دیاریکراوم نییە دەنگی پێ بدەم بەڵام تا ئێستا هیچ کەسێکت دیاری نەکردووە؟ نا دیاریم نەکردو جارێ هەموو ساڵ دیاری دەکەیت بربژێرەکان دووبارەن بە دەگمان کەسی نوێ دێن من پێشەوەی دەنگ بدەم سەیری کار و دەستکەوت و بڕوانامەکەی دەکەم زۆربەی بربژێرەکانی ئێستا کە ڕەنگە ببنە پەرلەمانتار کەشی بڕوانامەیان نییە نازانێت بنووسێت و بخوێنێتەوە کەواتە نابێت تەماشای بڕوانامەکەی بکەم بزانم دەتوانێت چیم پێشکەش بکات واتە سەیری بڕوانامەکەی دەکەیت بڕوانامە لای تۆ شتێکی سەرەکیە؟ بەڵێ بڵنیایەوە دەبێ بڕوانامەی هەبێ بزانم چ سوودێکی بۆ وڵاتەکەم و بۆ گەنجان دەبێ دەستکەوتەکانی چییە بۆیە دەبێ بزانم چی کردووە ئەگەر ببینم پەرلەمانتار بۆ سەیری بڕوانامەکەی دەکەم هەروە تەماشا دەکەم چی پێشکەشی وڵات کردووە ئەگەر پێشتر پەرلەمانتار بوو بێت ئاسایە بەلاتەوە جارێکی دیکە دەنگی پێ بدەیتەوە؟ ئەگەر ببینم پەرلەمانتار بووە سەیری بڕوانامەکەی دەکەم هەروە تەماشا دەکەم چی پێشکەشی وڵات کردووە چی هەیە واتە چی پێشکەش کردووە سوودی چێ بۆ خەڵک بۆ وڵاتەکە سێری ئەو سوودە دەکەم کە هەیەی چونکە پەرلەمانتار هەیە بۆ نمونە چی پێشکەش بکات واتە عراقی بەرەو پێش بردبێ ئێستا ئەم ساڵانەی دوایی باش بوون کەمێک دامەزراندن کرایەوە گەنجی زۆر دامەزران بەغدا و عراق بەگشتی بەباشی پێشکەوت ئێستاش بەرەو پێشچوون هەیە بەڵام وەکو پێویست نییە باشە ئەگەر ئێستا دەکەس بێنە ئێرە هەردەیان بڕوانامەیان هەبێت وەک ئەوەی تۆ حەز دەکەیت هەردەشیان بەڵێنی جۆرا و جۆریان هەبێت واتە ئەو شتانەی لە مێشکی تۆدایە چۆن لە نێویاندا یەک کەس هەڵدەبژێریت بۆی دەنگی پێ بدەیت بەخوا هیچ یەکێکیان هەڵنابژێرم چونکە هەمویانە سەرەتادا بەڵێن دەدەن و دواتر هیچ شتێک نییە مادام تۆ چۆن کەسێک هەڵدەبژێریت ئەسڵان ئەگەر بەبژێرێکی باشم دەست نەکەوت هەر دەنگ نادەم واتە تۆ تاوەکو ئێستا بە دوای بربژێرێکدا دەگەڕێیت کە ئەو تایبەتمەندیانەی تێدا بێت کە بەلای تۆ گرنگە بەڵێ دەتوانێت چی پێشکەشی گەنجان کۆمەلگە وڵاتەکەمان بکە دەتوانێت چی بکات باقر پێم بڵێ گەنجان ئەمڕۆ لە عێراق پێویستیان بە چییە؟ وەڵا گەنجان پێویستیان بە هەلی کاری زیاترە پێویستیان بۆیە دامەزراندنی زیاتر بکرێتەوە سەبارەت بە کاری ئازادیش گەنج 12 کاژێر بە موچەی 700,000 کار دەکا وەڵا تاوانە واتە ئێوە چاودێری زیاترتان دەوێت بەڵێ چاودێری زیاتر واتە بۆچی گەنجێک 12 کاژێر لە پێناو 700,000 دینار کار بکات کەی خەرجی بکە باشە بەگشتی باسی خێزانەکەتم بۆ بکە باسی بابەتی هەڵبژاردنیان لەگەڵ دەکەیت پێیان دەڵێیت باوکە ئەم ساڵ منیش بۆ یەکەم جار دەنگ دەدەم دێم لەگەڵتان بۆ دەنگدان ئەم شتانەیان لەگەڵ باز دەکەیت بەخوا خێزانەکەم چۆنت پێ بڵێم ئەسڵان گرنگی بە هەڵبژاردن نادەن واتە باوکم ئێستا هەر ناچێت بۆ دەنگدان ئەو پێشتریش نەچووە یان ئەم ساڵ ناچێت نەخێر نا پێشتریش نەچووە بە هەر پەیوەندی بە سیاست و پەیوەندی بە هەڵبژاردنەوە نییە واتە ئەوان گرنگی بە سیاست و پەرلەمان و شتانە نادەن دەڵێت من پەیوەندیم نییە تەنانەت ناچم بۆ دەنگدانیش چونکە دەڵێ هیچ سوودێکی نییە ئەوان گەورەترن واتە بەتەمەنن بۆیە دۆخەکەیان بینیوە ئەم قسانەیان کاریگەری لەسەر تۆ نابێت باوکم ئازادی کەسی پێداوم پێم دەڵێ بە کەیفی خۆت چیت بەدڵە بیکە سیر بکە واتە ئەگەر فلان کەست بەدڵ بوو واتە بەناو حکم لەسەر بربژێر مەدە سەیری بکە چی کردووە چ بڕوانامەیەکی بەدەستێناوە وەکو پێم گوتیت سەیری بکە و دواتر تۆ بڕگار بدە دەتەوێت دەنگ بدەیت بەو کەسە نەدۆزیەوە دەنگ مەدە باشای لەگەڵ هاوڕەکانت باسی هەڵبژاردن دەکەن ئایا گەنجی هاوتەمەنت هەن بڵێن ئێمە دەنگ نادەین نیوەیان دەڵێن دەنگ نادەن بۆچی گەنجان وا دەڵێن گرنگی پێ نادەن دەڵێن هیچ پێشکەوتنێک نابینین دامەزراندن نییە دەوڵەت هیچ شتێکمان پێشکەش ناکات تۆ چی لەبارەی پەرلەمان و بربژێرەوە بربژێر هەمویان نا
واتە زۆری نیان بۆ نمونە ئەو بربژێرانی دەبنە پەرلەمانتار پێویستە چی بکەن؟ چی بکەن کاریان چییە لە پەرلەمان؟ لە پەرلەمان چی بکەن کاری لە پەرلەمان داواتە سوود بە وڵات بگەێنێ بزانێت چی پێشکەش دەکات چۆن خزمەت گوزاری و ئاوادانی پێشکەشی وڵاتەکە بکە چۆن وڵاتەکەی بەرەو پێشەوە ببا چۆن دەتوانێت سوود بە گەنجام بگەێنێ بۆ نمونە لە بەغدا زۆر کارگەی کۆن هەن داخراو نەگەرەمانە بخەنەوە کار گەنجانەوە بە ئیش دەبن هەزاران کەس کار دەکەن باشە بابەتی کڕینی دەنگ لەلایەن بربژێرانەوە هەیە ئایا ئەمەت لە نێو هاوڕەکاندا بینیوە ئەزمونت لەم شتەدا هەیە شتیوات بە چای خۆت بینیوە؟ بەڵێ ڕاستە خەڵکی زۆر دەناسم من هاوڕێیەکم هات بۆ لام گوتی کارتی دەنگدانەکەم بدەرێ 150,000 دەدەمێ پێم گوت بۆچی بدەمێ اینجا بە 150,000 بدەمێ واتە دەنگی خۆمە 150,000 بفرۆشم هیچ هاوڕێیەک هەیە بڵێت ئاساییە بۆم کارتەکەم دەفرۆشم و ئەسڵەن هەڵبژاردن هیچ بۆم گرنگ نییە بەڵێ هاوڕێکەم کارتی خۆی و کارتی هەموو خێزانەکەشی کۆ کردەوە فرۆشتی چۆن بیر لەوە دەکرێتەوە دەنگی بە 50,000 بفرۆشێت بەڵێ دەڵێت من دەنگم دابیان نا من هیچ سوودێک نبینم بۆیە لە بری ئەوە دەیفرۆشم و سوودی لێ دەبینم باشترە پامێکم لە تۆ دەوێت بۆ ئەو کەسانە مێشکتان بگۆڕن ئێمە تاوا بووین دەمەوێت پێم بڵیت پەیامت چییە بۆ ئەو بربژێرەی هەڵی دەبژێریت و دەنگی پێدەدەیت پەیامت چییە بۆی ئەگەر بربژێرێکی دروستت دۆزیەوە و بڕوانامەی هەبوو بەڵێ ئەگەر بربژێری ڕاستت دۆزیەوە بڕوانامەشی هەبوو وەک چۆن حەز دەکەیت چی پەیامێکت بۆی دەبێت پەیامم بۆ بربژێرەکە ئێمە متمانەمان پێت کرد و دەنگمان پێدا واتە دەبێت بتوانیت خزمەت گوزاری بۆ خەڵکو و دامەزراندن بۆ گەنجان دابین بکەیت بتوانیت کاری ئازاد دابین بکەیت بتوانیت کارگەکان بخەیتەوە کارواتە خزمەت گوزاری بۆ خەڵکو وڵات دابین بکات.